چاودێری ڕەوشی کۆرۆنا دەکات هاوشێوەی وڵاتانی دنیا کە ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی ماوەی 2 هەفتە بەر لە ئێستا لە دنیادا و لە جیهاندا وڵاتانی ئاگدار کردەوە بە ڕاگەیاندنی باری لە ناکاو بۆ ئەم نەخۆشیە کە ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشیە دەبینن ژمارەکەی زیاد دەبێت و توشبووان ژمارەیان زیاد بووە و هەرچەندە توشببووی نوێ بەرەو کەمی دەچێت بەڵام ئەو ڕێژەیە زۆرەی کە ئێستا توشببوونە بە تایبەتی لە زیاتر لە 1970 لە وڵاتی چینن بە پێی زانیاریە نوێیەکان و لە وڵاتانی تری 25 وڵاتی تریشدا ئەم نەخۆشیە هەیە و لە ڕۆژەڵاتی ناوەڕاست لە وڵاتانی عەرەبی لە وڵاتی وەکو ئیمارات و لە وڵاتی مسر حالەتێک کە تۆمار کرا بە نوێیەتی ئەم نەخۆشیە پێویستی بە تونند و جۆڵکردنی زیاتری ئیجراعاتەکان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان بەڕێستان ئاگدارن کە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان بە تایبەتی وەزارەتی ناوەخۆ کۆمەڵێک ئیجراعاتی پێویست کراوە بۆ گەشتیاران چونکە لە کاتی ئێستادا ئەم تەشەنەکردنە لەسەر ئاستی وڵاتی چین تەشەنەی کردووە و لە هەرێمێکی وەکو هوبی بەڵام ترسناچی و باری لە ناکاوی جیهان بۆ ئەوەیە کە نەبێتە تەشەنەکردنێکی جیهانی و نێودەوڵەتی و لە کۆنتترۆل دەربچێ بۆیە ئیجراعاتەکان لە کاتی ئێستادا زیاتر تەرکیز لەسەر گەشتیار دەکرێت ئەو گەشتیارانەی کە هاتوچەی وڵاتی چین دەکەن یانش ئەو وڵاتانەی کە لە دەوروبەری چین و ئەو نەخۆشەی تێدا هەیە و گەشتیار لە کاتی ئێستادا فاکتەری سەرەکی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەیە بۆیە ئەم ئیجراعاتانە بە سوپاس وەزارەت ناوخۆ بۆ ماوەیەکی کاتی چەند بڕیارێکی پێویستی دەرکرد لە هەمان کاتدا وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان چەند ئیجراعاتێکی پێویستی ئەنجام داوە لە ماوەی 3 هەفتەی ڕابردوو کە ئەو هاوڵاتیانەی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەگەن ئەگەر ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە وڵاتی چین هاتبنەوە ئەوە بە شێوازی کەرانتینیان جیاکراوە وەکو هاوڵاتیەکی ئاسایی دوو لە نەخۆشی چاودێری دەکرێت بۆی ماوەی 14 ڕۆژ کە 14 ڕۆژ باری ڤایرۆسەکە لە باری چالاکیدا دەبێت بۆی ئەگەر خوا نەخواستە ئەم ڤایرۆسە هەبوو چاودێری دەکرێت ئەگەر هەر نیشانەیەکی تەندروستی یان هەر دیاردەیەکی ناتەندروست سەر هەڵدا ئەوە دەست بەجێ ئێمە دەتوانین گومان لێکرا و بدۆزینەوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ گومان لێکراوێک نەبووە تا ئێستا هیچ کەسێک بە ناوی گومان لێکراو نەبووە بەڵام هەموو ئەو گەشتیارانی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە وڵاتی چین دەگەڕێنەوە ئەوە کەرانتین دەکرێن و بە سوپاسەوە ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانە ماوەی بڕیاردرا و تەواو کرا و ژمارەیەکیان لە ڕۆژانی ڕابردوو گەڕاونەتەوە ناو خێزانەکانیان و ناو کۆمەلگا و ئەمڕۆژ ژمارەیەکتر لەو هاوڵاتیانە دوای تەوابوونی 14 ڕۆژیان کە جیاکرابوونەوە لە شوێنی تایبەت ئەوە دەگەڕێنەوە ناو کۆمەلگا وەکو هەر کەسێکی ئاسایی کە چۆن نەخۆش نەبووە گومان لێکراونەوە ئێستاش بە حالەتێکی ئاسایی چونکە هیچ ترسناچێک و گومانێک تێدا نامێنێت بۆیە ئەوەی کە تا ئێستا تا ئەمڕۆ لەسەر هەڵدانی ئەم نەخۆشیەوە لە هەرێمی کوردستان تۆمار کراوە ژمارەی هاتووان ئەوانەی کە لە چین هاتوونەتەوە 104 گەشتیار بووە لە نێویاندا 66 گەشتیار خەڵکی عێراقی یان بڵین عێراقی و هەرێمی کوردستان بووە 38 لەوانە هاوڵاتی چینی بووە کە پێشتر لە بیدایەتی حالەتەکانەوە بەڵام لە کاتی ئێستادا هاوڵاتی چین ڕێگە نادرێت و وەکو گەشتیار نایەنە هەرێمی کوردستان و عێراقیش 8 کەس لەنێ ئەوانە تا ئێستا تا ئەم کاتە ئێمە قسە دەکەین لە کەرەنتینن جیاکراونەتەوە بۆ ئەوەی چاودێری ڕۆژیان بکەین هاوشێوەی ئەوانەی پێشووتر بۆی کە دڵنیا بووین کە ئەم نەخۆشی و هەڵگریان ڤایرۆسە نییە دەتوانێت لە کەرەنتین یان لە جیاکراوە دەربچێت و بگەڕێتەوە پشکنینەکان هیچ پشکنینێک تاقیگەی نەبوو بۆی گومان لێکراو هەبێت و ئەم حالەتە بە حالەتی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا یان نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکرابێت لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بەڵام بۆ دڵنیابوون بۆ دۆزینەوەی هەر گومانێک هەموو ئەو گەشتیارانەی دەگەڕێنەوە لە وڵاتانەی باسمان کرد بە شێوازی پێوانی پلەی گەرمی لەش بە کامێڕای حراری و هەروها بە ئامێری پشکنینی پلەی گەرمی لەش کە لە دەست بەم دوو جۆرە ئامێرە لە فڕۆکخانەکان و دەواازە نێودەوڵەتیەکان ئەوە پشکنیان بۆ دەکرێت ئەگەر لە حالەتێک نیشانەیەکی تەندروستی هەبێت لەگەڵ هەندێک لە فاکتەری تر کە پرسیار دەکرێت ئەوە لەو کاتەدا
دەکرێت ئەم کەسە جیا بکرێتەوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ گومان لێکراوێک نەبووە بۆیە ئێمە جارێشتر سوپاسی وەزارەتە پەیوەنددارەکان سوپاسی لێرەم بە پێویست دەزانم سوپاسێکی زۆری هەموو تیمەکانی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لە ناو وەزارەت و بەڕێوەبەرایەتیە گشتەکانی تەندروستی پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەین و بە تایبەتیش تیمەکانی خۆپارێزی تەندروستی و بەڕێزان بەڕێوەبەرانی گشتی تەندروستی کە شەو ڕۆژ زۆر بە وردی بە دوواداچوونی ئەم نەخۆشیە و ئەم هەڵمەتەیان کردووە و کاری پێویستی زۆر باشیان ئەنجام داوە هەم لە ڕووی دابینکردنی شوێنی کەڕەنتین هەم لە ڕووی دابینکردنی پێداویستەکانی هۆشیارکردنەوە و هەروەها ئیجراعاتە پێویستەکان و تا حدێکیش ئێمە هەوڵی جدی لەوە داینە کە بتوانین پێداویستێکی زیاتری خۆپارێزی دابین بکەین